بەڵگەنامەی ڕێکخراوی ژنانی زەحمەکێشانی کوردستان، ڕێکخراوی کۆمەڵای ئافرەتانی کوردستان، ڕێکخراوی گەشەپێدانی ئافرەتانی کوردستان. ئەنجومەنی نوێنەرانی عێراق پڕۆژە یاسایەکی بۆ لەگۆڕنانی تەواوی یاسای باری کەسێتی عێراق بە ژمارە 188 ساڵی 1959 بۆ بڕیاردان ئامادە کردووە کە ئەمەش هەوڵدانی تاقمی سیاسی نوێی حکومڕان لە عێراقدا بە ئاڕاستەی نوێکردنەوەی ئەم یاسایە بوونی یاسایەکی باری کەسێتی یەکگرتوو لە دەوڵەتی عێراقدا کە مەڵبەندی سەرەکی ژنان و کچانی ناوچەکەیە شایانی هەڵوێستە لە سەرکردنی ئەم پرۆژەیەیە کە بە ئاڕاستەی نەهێشتنی یاسای باری کەسێتی دەکرێت و سەرجەمەم هەنگاوانەش کە بە هەموارکردنە مەدەنیەکان دەکرێت کە بەرژەوەندی و هاوسەنگی لە نێوان مافی ژنان و پیاواندا لە پاراستنی خێزاندا هەموار کراو نییە. ئاڕاستەی گەڕانەوەیە بۆ ڕێسا و مەزهەبی و تایفەگەری و ئەقڵێتی پیاوسالاری و گەڕانەوە بۆ سەروەریدان بە بۆچوون و حکمی دامەزراوە ئاینەکان. ئێستاش لە ڕۆژێکی جیاواز لە بواری شوناسی کێشەکان و پێوەری چارەسەرکردنیان و بێڕەچاوکردنی گۆڕانکاری لە شوێن و کات و گۆڕانکاری مێژووی کار بۆ سەپاندنی ڕابردوو دەکەن. یاسای ژمارە 188 باری کەسێتی عێراق لە میانەی پێداویستیەکی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی هاتۆتەکایەوە و لە بەڵگەنامەی هۆکاری بڕیاردانی ئەو قانونەدا هاتووە فرەبوونی سەرچاوەکانی دادگا و جیاوازی حکومڕان سەبارەت بەم بوارە نائارامی لە ژیانی خێزاندا دروست کرد و بووە بەهۆی مەترسێکی گەورە لەسەر تاک و کۆمەلگا. ئەم ڕۆژ سەرجەم ئەو هەوڵانەی بۆ نەهێشتنی یاسایباری کەسێتی دەدرێت بەشێکە لە شەڵاوی ڕێکخراوەیی ئاڕاستەکرا و دژ بە ئاڕاستەی مەدەنی لە نێو کۆمەلگادا و کارکردن بۆ گەڕانەوە بۆ دواوە و مامەڵەکردن بە عەقڵێتی پیاوسالاری و دوور لە میتۆدی ڕەخنەگرتن و ڕەچاوکردنی واقیعی گۆڕا و زەمەنی گۆڕا و کار بۆ بەرهێنانەوەی تێگڕای مەسەلە نەریتیەکان و چەمکە کۆن و سواوەکان دەکرێت. ئێمە لە ڕێکخراوەکانی ژنان پشتگیری لەمانەوەی یاسایباری کەسێتی ژمارە 188 ساڵی 1959 دەکەین. بەپێی ئەم هەموارکردنە ناڕەوایە دەبێت دوای دروستبوونی ژیانی هاوسەری لە کاتی ناکۆکیەکاندا لە نێوان ژن و مێرد و دابشکردنی میراتیشدا مەترسی دروستبوونی کێشە و پێشێلکاری مافی ژن و مناڵی لێوە پەیدا دەبێت. جگە لەمەش هانی پیاوان دەدا کە بە شێوەیەکی سەختە گۆڕانکاری لە مەزهەبی خۆی ئەنجام بدە بە شێوەیەک لە کاتی بوونی کێشەی نێوانیان و لە کاتی جیابوونەوەدا کەمترین مافی ژنان دابین بکرێت. ڕێکخراوی ژنانی زەحمەکێشانی کوردستان، کۆمەڵای ئافرەتانی کوردستان، ڕێکخراوی گەشەپێدانی ئافرەتان